یانەی برایەتی پاڵەوانی وەرزی ڕابردووی خولی نایابی کوردستان دەستی بە ئامادەکاری بۆ یاریەکانی وەرزی نوێ کرد و یەکەی مەشقی بە سەرپەرشتی ستافی نوێ ڕاهێنەران عەبدوڵسەمەد جەوهەر و ستافەکەی ئەنجامدا. ئامانجمان وەکو دەستەی ڕاهێنەرە دروستکردنی چەند یاریزانێکی لاوە بۆ ساڵی ئایندۆ بۆ ئەم ساڵ ئەوە پلانی یەکەمی هەم دەستەی کارژێڕی و هەم دەستەی ڕاهێنەرانە. ئێستاش سەرلووتکەی هەموو یانەکانمان گرتووە لەوەی چەند یاریزانێکی زیاد لە حەدمان ئێستا لە تیپی یەکەمەیە زیاد لە 14 یاریزانمان ئێستا لە تیپی یەکەم دەبیستێکە باوەڕ ناکەم لە 16 یانی خولی کوردستان هیچ یانێک ئەوەندە یاریزانی شەبابە لە تیپی یەکەم دابێ. بەڵام ئامادیشمان خۆ دەڵێ کاپتن لەگەڵ تۆ یاری بکەم حەز دەکەم لێت بمەوە لەگەڵ ئەوەش داین ئیمساڵ ئەنجامێکی باشیش بەدەست بێنین تا بتوانین دری هاندەرانی یانەی برایەتیش خۆش بکەین. یانەی برایەتی لە چەند ڕۆژی ڕابردوو پێک هاتەکەی ڕێخستەوە بە شێوەیەک گرێبەستی 18 یاریزانی نوێ کردەوە کەوا 12 یاریزانیان لاون 6 یاریزانی نوێشی هێنایە ڕێزەکانی بۆ پڕکردنەوەی شوێنی یاریزانە ڕۆشتوەکان. وەکو یانەی برایەتی ئامانجیان بەڕاستی هەمومان دوای ئەو گۆڕانکاری زۆری کە لەیانەکە کراوە بەڕایەنەر و بە یاریزان و کۆمەڵە سەرخستنی کۆمەڵی یاریزانی لاو یانەی برایەتی یانێکی گەورەیە و یانێکی مەزنە و یانێکی پاڵەوانە دڵنیام لەوێ ئەم ساڵیش ئامانجیانەوەی ببنە پاڵەوانی خولەکە یان هەریج نەبێت لە پلەکانی پێشەوە نزیک بن چونکە پلەکانی پێشەوە لە ناو ناوبانگیانەی برایەتی نزیکە. وا بڕیارە چواردەی مانگی داهاتوو یاریەکانی خولی نایابی کوردستان دەست پێ بکات. چواردەی ئەم مانگەش تیر و پشتی خولەکە ئەنجام بدرێت. برایەتی پاڵەوانی وەرزی ڕابردوو بۆ ئەم وەرزە ئامانجی پێگەیاندنی یاریزانی لاوە بۆ وەرزەکانی داهاتوو. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.